یەکێک لەو هەڵانە کە زۆر گرنگە ئێمە باسی بکەین ئەوەیە کە تۆ مناڵەکە بە شێوازێکی ناسپەروەردانە پەروەردە بکەی کە هەموو شتێکی هەر شتێکی وت هیچ کاتێک نەڵی نەخێر بڵێ بەڵێ. ئەمەش زۆر هەڵەیە چونکە دوایی باجەکەی مناڵەکە ئەیە. ئێمە ئێستا لە قوتابخانە زۆر کێشەمان هەیە لەگەڵ قوتابی پۆلی یەک بۆ سەیرەکەی مناڵەکە حکومەکە لە ماڵەکەیە و تا ئێستاش کە تقریبا نزیکی 2 مانگ لە دەوام ڕۆیشتووە مناڵمان هەیە ئێستاش باوکیە لەگەڵ یا بە قوتابخانە بوو ئەم مناڵە لە ماڵەوە بە حکمی ئێستا مناڵ کەمە 1 مناڵ یا 2 مناڵ هەیە لە ماڵەکەیە هەر شتێکیان بێ بۆیان دابینەکەن وازانن ئەم ناسپێدانی زۆرە وا لە مناڵەکە کە تۆ مناڵێکی تەندروست و دەروون دروست پەروەردە بکەیت ئەمەش بەداخەوە زۆر هەڵەیە. و خاڵێکی تر ئەوەیە کە بەڕاستی دایک و باوکان ئێستا کاتیان نییە کە پێشتریش ئاماژەم پێکرد کاتیان نییە بۆ مناڵەکان. خاڵێکی تر سنووردانانە پێویستەکە مناڵ فێری سنوورەکان بگرێت سنووری کەسی خۆیەتی سنووری بۆ نمونە ژوورەکەیەتی دایک و باوکێتی سنووری هاوڕەکانیەتی مانش کە ئێستا بەداخەوە زۆر کەم بۆ تۆ مناڵ هیچ فێری سنوور نەکراوە کە فێری سنووریش نەکرا ڕێز لە بەرامبەر ناگرێ شتەکانی بەرامبەر هەڵ ئەگرێت یعنی زۆر یعنی هەڵە دووبارە کاتەوە. و خاڵێکی تر کە پێویستەکە بەڕاستی دایک و باوک گرنگی پێبن ئەوەیە کە بتوانن لەگەڵ مناڵەکانە کاتێکی خۆش بەیەکەوە بگوزارێنن.